أستاذ بذل رفو من فضلك إذا تجي هنا تحكي لنا عن الأحداث شلون صارت، يعني ايش قد عائلتك صار ضحية لهذه الأحداث؟ الحقيقة هي يعني احنا مصدومين من يوم أمس من البارحة على هاي الكارثة. يعني انت تتوقعي بأنه مدينة زۆر مثل گەورە 15 بوو، نفوسها بحدود 25,000 نسمة. شارێک بە هي تەواوەتی المستلمة دڵتەزیێنە ئێستا بەشێک لە تەرمەکان وەرگیراون، بەڵام بەشێکی زۆر لە تەرمەکان هێشتا لە دادپزیشکی مووسڵە پێویستیان بە پشکنینی DNA و نزیکەی 250 کەس لەم ڕووداوە لە نێوان بریندار و کوژرا و یاخۆت گیان لە دەستان هەیە. لە چەندین خێزان چەندین کەس هەیە لێ خێزاننکیانە لە دەستدا. دیارە ئێمالێک کەم تەرخەمیەکەیە لاوازی حکوومەت و دامەزراوەکان دەسەلمێنێت، بەڵام ئێمە دەبێ بزانین کە دەوڵەتی دامەزراوەکانمان نییە، بەرتیل هەیە، واستە هەیە، بۆیە فەرمانگە پیشەیەکان بە شێوەیەکی دروست کاری خۆیان ناکەن و ئەمە ئەم ڕووداوە بەڵگەیە لەوەی بەڵگەیە لەسەرەوەی کە هاوڵاتی عێراقی زۆر هەرزانە. گەلەکان هیچ بایەخێکیان نییە. حکوومەتەکان کاتێک کە ڕوبەڕووی ئەم ڕووداوانە دەبنەوە دەبینن کە زۆر بە زوو بە فریای خەڵکەکە دەکەون. ئێستا دەبینیت کە ئەمە مردنێکی بەلاشە، خۆشیەک دەبێتە ناخۆشی. بەشێک لە خێزانەکان هەمویان تیاچوون هەتا مردن، بەڵام خاڵێکی پۆزەتیڤ هەیە کە بینیمان ئەوەیە کە یەکڕیزی نیشتیمانی هەیە، پەیوەندیەکان بەهێز بوون و ئەمە زۆر بەهێزترە لە پەیوەندی ئاین و پەیوەندی مەزهەب و ئەوانە. گەلێک هەیە کە هەمووی یەکڕیزە، ئەمە دڵخۆشی کردین تا ڕادەیەک. دەمانەوێت لەم ڕێگەیە دووبارە وڵاتەکەمان بنیاد بنێنەوە، دامەزراوەکان دروستکەینەوە. ئەوانەی کە مردوون چەندن، ئەوانەی کە وەرگیراوە لەلایەن کەنیسەوە 82 گیان لە دەستدان، 114 برینداریش هەیە کە بەشێکیان لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستانن. چەندین تەرمانەیە هیچیان نیە، 80 بۆ 90 ترم لە دادپزیشکیە. قوربانیان زیاتر بۆ 200 کەس بەرز دەبێتەوە، ڕەنگە زیاتریش بێ. یەکێک لە کەسەکانی نزیکەوە قوربانین لەم ڕووداوە بزانم، من وەکو خێزانەکەم کەستیانە چوون، بەڵام لە کەسە نزیکەکانم، دۆستەکانم، خاڵەکانم، کوڕەکانیان تێدان. بۆیە ئێمە هەمومان یەک هۆزین، وەکو یەک هۆز، هەرچەنە زۆر ناوی هەیە، بەڵام یەک هۆزین لێرە ئێمە نیشتەجێین. ئەوانەشی کە شەهید بوون کە بوونە قوربانی دراوسێ من، خەڵکی خزمی خۆمانن، هاوڕێمن، ئەمە زۆر کاریگەری لەسەرمان کردووە. ئێمە کاتێک لە ساڵی 2014 هەڵاتین بەهۆی داعش، دواتر گەڕاینەوە، تۆزێک ناوچەکانمان باشتر بوونەوە، دۆخەکە ئاوە هێمنتر بووە، بەڵام بەداخەوە دەبینی دۆخی گشتی و ئێستا ئەو هاوسۆزیی کە لەگەڵ ئێمە هەیە هەست ئەکەین کە بەشێکی لەم ناوچەیە و ئارامیەکە. ئەوانەی کە بوونە قوربانیە هەمویان خەڵکی حەمدانیان، یانی دەرەوەی حەمدانیەشن، هەمویان خەڵکی حەمدانیان. تەنیا ئەوە نەبێت لە باشی هەندێک خەڵک لە کرملێس و لە شوێنی دیکە بریندار هەن، بەڵام ئاهەنگەکە بۆ خەڵکی ئەم ناوچەیە بوو، تا ئاهەنگێکی گشتی نەبوو، بۆ خەڵکی بەغدیدا یا خۆت قەرەقۆش بوو، حەمدانیە. هەمویان دۆست و نزیکی یەکترن، موسڵمان یا هەمویان کریستیانە. موسڵمان هەن دراوسێی ماڵی زاوان، ئەوان هاتوون، بەڵام ژمارەیان زۆر کەمە، ئەوان بانگێشت کرابوون بۆ ئاهەنگەکە، بەڵام ژمارەیان کەم بوو. پێم وایە کەس هیچ کەسێک شەهید نەبووە موسڵمان بێ یاخۆ ئێزیدی، بەڵام بریندار هەن موسڵمان و ئێزیدی. دەزانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان فراوانن لە نێوان خەڵکی ئەم ناوچەیە،
بۆیە مكونات قليلين يعني لە بریندارەکان زیاتر کریسیانن بەڵام لەوانی تر کەمترن نەخۆش بریندارەکان گوازرانێتەوە بۆ نەخۆشخانەکانی هەولێر و دهۆک بەڵێ بۆ دهۆک و هەولێر و لە مووسڵیش جەنابی مەترانوتی بگوێزرێنەوە بۆ دهۆک چونکە نەخۆشخانەکانی مووسڵ خراپە هیچ نەخۆشخانەیەکی باشیتانە کادیری باشیتیانە و پێداویستی بەردەست نییە بۆیە گوێم لە بانگەوازێکی جەنابی مەتران بوو کە داوای کرد بریندارەکان بگوێزنەوە بۆ نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان یاخود بەغداد چونکە هێشتا مووسڵ نەخۆشخانەی باشیتیانە و پێداویستیەکان بەردەست نین و توانایان نییە بۆ مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە سووتان و شتە. ژمارەی قوربانیەکان چەندن ئێستا لە کۆچایدا ئەوەی کە ڕاگەیەنراوە 82 کەس گیانیان لەدەستداوە لەگەڵ 114 بریندار بەڵام ژمارەکە زۆر زیاترە چونکە هێشتا تەرمەکان لە دادپزیشکین و پێویستە پشکنینی دیێنەیان بۆ بکرێت دواتر یەک لای دەبێتەوە. قوربانیەکان چەندن؟ 114 بریندار لەگەڵ 82 ئەوانەی گیانیان لەدەستداوە. کاژێر دووی سبەی نێژ جارێکی دیکە کاروانێکی دیکە یاخود ژمارەیەکی دیکە لەو کەسانەی کە گیانیان لەدەستداوە لێرە دەنێژرێن بۆیە پێویستە زوو بکرێت و بەداخەوە ڕەنگە خەڵکی تریش بەهۆی برینەکانیانەوە گیان لەدەست بدەن. ئێمە داوا لە پارێزگار دەکەین کە پێویستە نەخۆشخانەکان باشتر بکرێن. داواکاریتان چییە بەگشتی؟ داواکاریەکانمان گشتیە دامەزراوەکانی دەوڵەت هەمووی گەندەڵی تێدایە ئەوە کاری ئەم ڕووداوە گەندەڵیە ئەمە لە هەموو عێراقەیە ئەمە بابێتە قوربانی بۆ هەموو گەلی عێراق بۆ هەموو عێراقەکان پێویستە دامەزراوەکان هیچ هێزێکی سیاسی و سەربازی دەستیان بەسەران نەگرن دامەزراوەکان پیشەیی بن هیچ فشاریان نەخرێتە سەر بەرگری شارستانی پێویستە ڕێوشوێنی هەبێ بەرامبەر بەو هۆڵە و خاوەن هۆڵەکە بیگرێتە بەر و شوێنی دیکە زۆرێک لە ڕێوشوێنەکان هەیە کە پێویستە بگیرێتە بەر بۆ نمونە یاری ئاگرینەکان پێویستە لەم جۆرە ئاهەنگانە نەبێت ئەمە کاری دامەزراوەیە بەڵام نەکراوە ناکرێت پێویستە یاسا جێبەجێ بکرێت و پشتیوانی لە دامەزراوە پیشەیەکان بکرێت و پیشەی بوونی دامەزراوەکان گرنگە ئەمە زۆرێک لە دامەزراوەکان هیچ بەرژەوەندی هاوڵاتیان لەلاوە گرنگ نییە بۆیە گرنگە ئەم ڕووداوە ببێتەوە کارێک بۆ پیشەیکردنی دامەزراوەکانمان دوو لە دەسەڵاتی سەربازی و یاسا